ويلولو 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 أري هاي ليلي هاي ليلي بله خلیلو دگو کچکت و جانی خلیلو دگو کچکت و جانی داکو باب حاصل زادانی حیفو مخابنی من دمینه سالا وی سالا دزگرا کالمیرکا بیددانی عبدوین ویل 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 أري هاي ليلي 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 أري هاي ليلي هاي ليلي بلي خليلو دقولو خليلو دقو اسمري دارك شين قول حوشي مدى فالكان فالكل بس السري منو سري تداو مرازي كتكون كوالي قندي محاصل بون مرازي منو بجني باريك وزندي ببازل نبدو شكو ناس باليفا حاصل نبو ناس دور شكو ناس باليفو قدي فداي دليل واي ني 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 خي أري هاي ليلي 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 بلي اسمر دقو خليلو وروش الله للايوان شوقي خوي ددان نزيسرا موسلي شوتي لتاقو فنزري دي وخاني بلي وزير رابن بازني خو بفروشم خو باوي متور وبختي وين باشكي ودولتي لبختي تداما لبختي بابي تداما ما نقول زان دستي خليل خواقاي قران قلش الكون ناسكا الله قري داري قرواني أري هيلي بینەرانی بەڕێز سڵاوی خواتان لێبێت خۆشەویستان خۆم بە خۆشحاڵە زانم ئەم جارش هاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی حەڵقەی کتری بەرنامەکەتان بەرنامەی ئاوازێما لە کەناڵی دیمەنەوە. خۆشەویستان هەڵقەی ئەم جارەمان ڕەنگە تایبەتمەندیەکی ئەو توێی هەبێ کە جێی باس و خواز بێت.
ئەویش سەبارەت بۆی کە ڕوو دەکەینە وڵات و دەڤەری لاوک و حەیران. خۆشەویستان پرۆگرامی ئەم شەو میوانە بەڕێزەکان پێکاتون لە هەردوو هونەرمەندی بەتوانە هونەرمەندی گۆرانی بێش کاک بوران خۆشناو یاخوا بەخێربێ سەرچاومان گەورەکردن کاک بوران. زۆر سپاس بۆ جەنابەت و بۆ ستافی ئەو بەرنامەیە ئومێدی سەرکەوتنتان بۆ دەخوازم. دیارە من لە نزیک و لە دوورەوە ئاگاداری کار و بەرنامەکانتانم دەستخۆشی بۆ هەموو لایەک دەکەم. سپاست دەکەین بەخێربێ دووبارە سەر چاومان بەڕاستی شتێکی زۆر خۆشی پێشەش کردین دەستپێکی بەرنامەکە پێ ئەزانین مەمنونی نێمە. زۆر سپاس مەمنون لە سپاس دەکەم. هەروەها میوانی زێدە عزیز و خۆشەویست ئەکتەری بەتوانە کاک زاهیر عەبدوڵڵا بەخاتن دەکەین یاخوا بەخێربێ. زۆر سپاس کاکە میدیا هیوادارم هەر سەرکەوتوبی هەروە جوانبی هەروە گەنجایی بەڕێزی کاک زاهیر مان بەخشەوەجار لێمان تێکەچ ڕەنگە بڵێن هۆمەر قەیناکە زۆر ئاسایەم شانازی پێوە بابی کەینە پرسیار بۆچی لە دوو درامایە تۆ هۆمەری جارێک چاوچنۆک جارێکیش هۆمەری فیتەروانیە بۆ سەبەب لەبەرەوەی چاوچنۆکە دەمەوێت لە کۆڵم بێتەوە کردیان بە فیتەر بەس چاوچنۆکە هەر خەمم نەبێ حەمەقوت و قافی کات و حەجبەوەی قوتۆکەی لێ بێتەوە لە باتی حەمەقوت و بە حاج حەمەقۆتی لەو لێر پێیان دەگۆ محەممەد قۆدی باشە بە حەجەکە لە خۆڵی نەبوو بەڵێ یاخوا بەخێر بن گەورەتان کردم. زۆر سپاس خۆشەویستان بە بەشداری گروپی هەڵپەرچێ سێرەکان ئەو میوانە بەڕێزانە بەخێر بێن سەرچاو هەروەها هونەرمەندانی ژەنیار موزیسیانەکان کە ماوەیەکی زۆرە لە خزمەت ئێوەی بینەر و خۆشەویستان بە ژەندنی مۆسیقا جوانەکانیان دووبارە حورمەت و ڕێز و سڵاومان قوبوڵ فەرمون بۆ ئێوە و بۆ هەموو گروپ و ئامادە بووان. کاک زاهیر با لە جەناب تۆ دەست پێ بکەین. کاک بورهان شاباشی خۆی یا و سەری خۆی خەوڵان باقیت بۆ خۆی داگیشە جارێ لە هەبوو نەبوو دەستمان پێ کرد هەبوو نەبوو کەس لەخوا گەورەتر نەبوو کەڕایەوە وازانم کاک عەلی ئەحمەد بوو یادی بەخێر زنجیرە درامای ڕەجەب ناوی ڕەجەب بوو ڕەجەب هەر دراما بوو زنجیرە نەبوو یعنی یەک دراما بوو یەک دراما ڕاست بەس پێم وایە پارت بوو حەڵقە بوو هەر یەک پارچە بوو تقریبا ساعت و نیوەک دەبووە ڕاستە ئەیکە کاک عەلی هاتەوە سەر ستێجەکە و قسەی ئەکرد ئەوە تەسنیم ناکرانی پۆلی ناکرێت خۆی کاتی خۆی لەسەر شانۆ پێشکەشمان کرد هەفتانۆ جەماوەرێکی باشیە بوو کە زانیمان ئەو جەماوەرە جوانێ هەیە بردمان لە بەغاش تۆمارمان کرد لەسەر شانۆ چەند پەردە بوو چەند بەش بوو هەر لەوانێ مەشەدەکان بەردەوام بچکە ها پەردە نەبوو کاتە بە ئینارە دەگۆڕە بە ڕووناشی دەگۆڕە عەلی داهاتۆ دەگۆڕە مەسەن ڕووناشی لەسەر کا عەلی کە خلاص دەبوو ڕوودا و ڕووداوەکە ڕووناشی دەخستەسرە ئەمما تۆزە شێوەی نیشانوی پۆ دیار هەتا ئێستا هەتا ئەم لەحزەی لەگەڵدا بێت ئەگەر بە سەریعی خەیاڵت هەبێت چەند دراما لەگەڵ شانۆ بەشداریت کردووە کاکە میدیا من لە ساڵی 1970 بۆ یەکەم جار چوومە سەر شانۆ بەڕێگای مامۆستای گەورە مامۆستا سەبا عەبدوڕەحمان ماوە مامۆستا بەڵێ ماوە یادی بەخێر چای ماز دەکەم دەستی ماز دەکەم لەو کاتەوە بڵێن تا ئێستا نزیکەی بۆ 25-26 شانۆگەری دەبی بەشداریم کردووە بەڵێ دراماش خۆی لە 15 درامەدا بەڵێ تشتی زاعیمان کردووە چیرۆشی رادیۆی کاتی خۆی بۆ رادیۆی کوردی بەغا هەروەها یەک دوو فیلمیش بەشداریم کردووە یەکێکیان بێوار بوو هەر لێرە کە لە شاری سلەیمانی بووم بەخۆم تەرجەمەم کرد هەر بە خۆشم ئخراجم کرد و دەوری ڕئیسیشم دەبینا لەگەر شیرنی خێزانم لە کاری کاتێرەکانی کەشکۆڵ و ئەو جۆرە شابەڕامە دەبوو بەرنامەی بەرنامە و لە هەولێریش بەرنامە بخۆم بەرنامەی زومزوم ئامادە دەکرد و ڕەنگە نەتوانانی ئەژماریکردن منە زۆر بێوانە زۆرن سەرکەوتوی هەمیشە دایم کاک میدیا کاک زاهیر ماشەڵڵا لە هەکبەیدا ماشەڵڵا دیارەمان دووە لە بوارەکە جێدەسی دیارە کاک زاهیر بەدەر لە شانۆ و دراما لە جیهانی نووسین و بابەتی ترا ئەدەبیات حەزت لە چی بۆ چیت هەیە وەڵا چیرۆکم
بدایت کە دەستم پێکرد بە چیرۆک دەستم پێکرد کورتە چیرۆک بەڵێ لە ساڵی 1970 یەکەم کورتە چیرۆکم لە ڕۆژنامەی هاوکاری ئەو ڕۆژنامەیە کە هەموو کوردی خوێندەوە بەڵێ ڕاست بوو بە قوتابخانە بۆ نووسەر و بۆ ئەوانەی کە لە بواری ڕۆژنامە نووسی ئیشیان دەکرد یەکەم چیرۆکم لێ بڵاو بووە پاشتری ژەوجار لە گۆڤاری کاروان و گۆڤاری بەیان و ئەوانە چیرۆکم بڵاو دەکردەوە ساڵی 1990 کۆمەڵە چیرۆکشەکەم بە ناوی خەرند بەێ خەرند کۆمەڵە چیرۆکە بڵێ ئەو کاک سادوڵڵا شێخانیە ماوە بەڵێ ماوە حاجی ئێستا حاجی سادوڵڵا شێخانی ئەمە کتێب فرۆش نەبوو لای قەڵات نه ئەوە هاوکاری دەکردین مەسەن ئێمە ئەو کاتە بڵێن فیرار بووین نەمان دەتوانین بچین ئەو ناو لە چیەوە خەرند هەر لە خەرندی لە خەرندی ڕواندزێ لە خەرندی ڕوانزیەوە خەرند چێوە بۆ بینەران خەرند لە ڕەواندزە ڕەواندز بە خەرند بە ناوبانگە شوێنێکە لە مابینی دوو دۆڵێکی دۆڵێکی زۆر هاوتە ڕسمەکەی دیار ڕسمەشتیار ئەگەر بینەر ببینێت یا زوم کرێت زایر عەبدوڵڵا هەر بە پیاسە تێراوە بە پیاسە ئەمەیان بیرەوەری وابزانە بەڵێ بیرەوەری ئەمەیان 2009 بەرجی یەکەم نووسراوە بڵێ بیرەوەریەتر سەرەتای ژیانت تا بەڵێ لە هەتا یەکەم ڕۆژی ڕاپەڕین 11 ئازار کە هەولێر ئازاد کرا تاوێتیایە لە بەرجی دووەم لەوێ دەست پێ دەکاتن تا دەگاینە بامڕۆ دەگا ئینشاءڵڵا سەرکەوتووی هەمیشە و دایم ئەم بابەتەشت ماوە پێم وایە بەڵێ ڕەحەتە لقم ئەمە هەر لقمە سوورەکەیە بەڵێ لە هەولێر پێدێنە ڕەحەتە لقم لە کوێ پێدەێن حەلقوم ها سوورەکەیە لقمە سوورەکەیە ئەمە ڕۆمانە ئەمە ڕۆمانە بەڵێەوە لە ژێر چاپە ئێستا ئینشاڵڵا دوو هەفتەی تر تەواو ئەمە ئەم ڕۆمانە بەڵێ ئەگەر کەسێک شەکرێ هەیە بخوێنێتەوە ناچا دەبێتەوە مە بخوێنێتەوە چا شەکرەکەی دەپەڕێ شاک زار پێم وایە ئەم دەرگاو دروازەیە لەم ناوچە بینیوە لەم ئەوە حەسارە بەڵێ حەسار لە هەولێر کاتی خۆی زوو حەسار زۆر هەبووە بە ناوبانگە مەسەن 20 مال 30 مال لە حەسارێکی گەورە هەر ژوورێکی بەکرێ دەگرت و فەقیر بوون تایدا دەژانەوە یەکێک لە حەسارەکە ئاینەن دەواازەی میحرابی لەم گەڕێکی سابوونکران و گوێژێر شەیە پێم وایە ئێساژ ماوە کاک زایرجان ئەمە تەمەنێکی زۆر داوا ئاکەین بۆ جەنابەت عمری نوح دوێت بەردەوام بی لە ئیشکارەکان تا دێنەوە خزمەتێ هەمیشە و دایم حەزەکەین سەرکەوتوو بیاوە جوان و گەشت بیت بە توانای بیت قوربانم کاگە بورهانجان کاک بورهان خۆزگەم بە ساڵی ڕابردوو ساڵ بە ساڵ خۆزگە بەفان نا کاک میدیا بگەڕێەوە بۆ 42 ساڵ 33 ساڵ بەر لە ئێستا کەمە یەکتری خەرە گریان با پڕ نەبێت ڕۆژە لەگەر کاک کەمال محەممەدە باسی جەناوتمان کرد و باسی یادگاریەکانی ساڵی هەمان دەکرد ئاهنگمان دەکرد لە هەولێر و لا یانەکان و بۆنەکان کاگە بورانجانشی جوان بوو بەرهەمی ئێستا دووەم بەرهەم چیمان پێشەشەکەی ئەمەی کە خوێندت با تۆزە باسی بکەین لاوک بۆ خۆ دەزانین لاوک جوگرافیای هەیە ئەو مقامە کوردیانە هەمووی هەیەە بە تایبەتی تر با بڵێن لە هۆرە و سیا و چەمان و تا حەیران و لاوک و گەل و مەلاتیە وابزانم دوورترین شاری ڕۆژهەڵاتە لە ڕۆژئاواوە ڕۆژئاوای باکوور دوورترین شارە تا دێتە ئەم سەر بۆ باتمان بۆ هەکاری بۆ وڵاتی ئێمە سنوورەکەی لەکوێ تەواوە بێ لاوک لە کوردستانی باشوورە لە شوایەتە حەیران پێگات بەڵێ خۆی کاک میدیا لە کوردستانی باشوورە دەتوانم بڵێم هەولێر سنووری ئەولێر بە حکمی ئەو تێکەڵایی کە جوگرافیەکەی لە هەولێردا هەیە و مەسەد بڵێن تایبەتی ناوچەکانی مەسەد بڵێن هەرچایەتی و مەسەد منتیقانە زیاتر ینی کاریگەریان لەسەر کەلتور و فەرهەنگی ناوشاری هەولێر هەبووە و بە تایبەتی هونەرمەندی گەورەی کورد مامۆستا کاوێ ساغا کە لە ساڵانی مەسەد بڵێن سیەکان و سلەکان و ئەوانە کە ژیاوە کاریگەری زۆری هەبووەکەوە خەڵکی هەولێر و دەور و پشتی هەولێر چێژ لە لاوک بین و تامەزرۆی لاوک بکەن و هەروەها ببێتە بابەتێکی هەمیشەی لە سەرزاری دەنگخۆشان و هونەرمەندانی ئەو کات کاک بورهان ئێستا پێم وایە کاتی هاتووە گۆرانێکی شاد وڵێ لە بەرەو گروپەکە دانە نیشن بێتاقەت حەقۆی نییە بەرەوەڵە خۆشەویستان
بەرهەمی دووەمی کاک بوران خۆشنا و گۆرانێکی شادە بۆ مێدەی جێگەی ڕەزامەندی هەموو لایەک بێت. بك بو خاطري وعشقي لا داسوم سري هالينا وأورم كبارمو سري هالينا وأورم كبارمو آمين وآمين بتوي ظلم كالي آمين وآمين بتوي ظلم كالي نارو لنجاك دير زيد مالي هل سبابي
هەچە بابێ ڕۆین بەجێ بێڵێن ماڵێ یاخوا دەمە خۆش بێ کاکە بورهانجان گۆرانێکی شاد بوو خۆش بوو دەستخۆشی کاکە دەستان خۆش برایان شادان خۆش ئازیز و خۆشەویستانە برایانە کاکە جا من سەرتان لێ تێگەیم باشە جا بۆیە پێشتانەکەوم بۆی تێنەکەون ها چەندێک هاوکاریشتانەکەم دەستخۆش بێ با لە کاک زایر و دەست پێ بکەین کاک زایرجان بە سێ چرکە یاک دوو سێ ناوی سولاسی بە پێچوانەوە بڵێ هی خۆت ناوی سێ قۆڵی دەخێرا خدر عەبدوڵڵا زایر خدر عەبدوڵڵا زایر عەبدوڵڵا دەست خۆش دەست باشە بە دوو چرکە یەکەم دراما و چی بوو ئاخر دراما و چی بوو تەلەڤیزۆن سەمەرە ئاخر دراما بوو بۆ لێکۆم دەست پێ ناکەم یەکەم دراما دوێنێ لێ بۆ تۆ قابل ویروسێتەوە یا بۆ یەکەم دراما بۆ تەلەڤیزیۆن خۆشەویستان بۆ یەکەمە گەڕابۆی وتی سەمەرە ئاخر دراما ئێمە زان ئاخر دراما بۆ 20 دقیقە لێ بۆ تۆ درامایە دەست دەمە خۆش کاک بورانجان سەرەی توێە ئەڵێم کاک بوران بەقسەم کە بە دەست داگرم هاوکاری بکەم مەڵی نا وشەیەکی فەڵکلۆرە دوت بەڵێ ئەوە مانگ هەڵهات دەیدا لە هۆبە دەیدا لە هۆبە ئەوی کەی وتە چی ماچکردن خۆشە نۆبە بە نۆبە نەخێوتێ نۆرە بە نۆرە ئەجا یەک پێ ئەو بزاراوەیە ئەها وتێ نۆرە بە ئیجازەم بدە بزار کاک کەمی دەن ئێستا لە کنەما نۆرە هەیە نۆ بەشەیە کاکزای هەردووچی هەیە هەم نۆرە هەیە هەمیش بەس هۆبە لەگەڵ نۆبە ڕێکە یا لەگەڵ نۆرە ئاها وایە بەس لە وەکو باسم کرد لە زاراوەی زانم هەیە هەردووچی هەیە بە ساق هۆبە لەگەڵ نۆبە ڕێکە یا لەگەڵ نۆرە ئەگەر من بەم ئینکاری بکەم حەزم لە نۆرە بەزانێک چێکم ئەڵم سیڵم ئەوە نۆرەێنین نۆبە بە نۆبە ئەوە مانگ هەڵات دای لە بەستۆرە ماچکردن خۆشە نۆرە بە نۆرە وی لەگە بەستۆرا ڕێکڵام تو مادەم ئەڵێ هۆبە بڵێ نۆبە وایە کاک ئێساش بەشی تریتیا ماوە ڕادێگەڕن کاک زایرجان دۆخی درامای دوێنێ و ئەمڕۆواتە پێش ڕاپەڕین و دوای ڕاپەڕین سەرباری ئەوەی لە هەولێری پایتەختە تا ئێستا هۆڵێک نییە بۆ نواندنی شانۆ دراما زۆر بەداخەوە ڕاست دەکەی کاکە میدیا جاران پێش ڕاپەڕین شانۆ ئەوە قەزیە بوو لەلایەمە قەزیەکی گەورە بوو ئەمە لەگەر بەرەی میلەتی خۆمان بووین کێشەیەکی گەورە هەبوو کێشەی کورد بوو هەموو هونەرمەندانی شان و بە دراماشەوە هەوڵمان دەدا یەک جملە برین بۆ ئەوەی جەماوەرەکەمان تێبگاتن کە خەبات بکەن جۆشدانی خەبات بوو واز لە زمانی کوردی خۆمان نێنین یعنی دایمەن خەباتمان دەمەزەر دەکردەوە بۆ ئەوەی بیری خەڵک بێنینەوە قەزیەیەک هەیە قەزیە کوردیە و بیرمانە چی ئەمە کوردین ڕاستە هەروە تیپەکانیشە بوو چەند تیپێکە بوو لە شاری هەولێر چەند تیپێکە بوو لە شاری سلەیمانی ئەمە بە ئیشی جوان منافەسی یەکترمان دەکرد هەوڵمان دەدا ئەمە تیپی ئێمە تیپی هونەری هەولێر ئیشی جوان بکەین وا بکەین کە خەڵک لێمان ڕازیبی هەروە سلەیمانیش سەردەمانێک ساڵی هەشتایەکان شانۆ خەڵک کە دەهات بۆ شانۆ بوو بۆ کەلتور جلی جوانیان لەبەر دەکرد ژن و پیاو مناڵیان لەگەرە خۆیان نەدەینا بۆ شانۆ بۆ ئەوەی مناڵزی قەزیق و گارەگاری نەبێتن بتوانن بەهێمنی شانۆگەرێکە بڕاتن ینی وەکو کللتوری لێهات بوو بەڵام بەداخەوە تەمان قەزیەکی شەو لە ناو مۆزایە مەسەد خەڵک کە دەهات بە دوای بیستنی وشەیەکی کوردی وشەیەکی کوردستان وشەیە کە باسی لە شۆڕش و خەباتدانی خەبات دەتوانم بڵێم ئەو کاتی هوەری ئەو کاتی هوەری مقاومت بووە ئەم لە شانۆ ئەم لە سەرواری ئەوەش کە شانۆکار هەیە شەید بووە لە ڕاپەڕینە لانی کەم دەبواە بە ناوی خدرلۆگا فرۆشەوە بەناوە ڕاستەقینەکەی خۆی خۆڵەکە وایە بە ناوی ئێستا شقامێکی بەناو هەیە بەڵام بەداخەوە دەبایە هۆڵێکی بەناوکرێ پێکەری بۆ دروستکرێ هەروان نەوزاد مستەفامان هەیە ینی بەڕاستی لە کاتی زۆر ئەستەما شەهید و شانۆکار بیت هۆڵێکت بەناوە نەبێت هەر هۆڵێک نەبێ بۆ شانۆ بەڕاستی ینی ئەمە هەرە بێ تامردن بڵێن بەداخەوە لە بەرنامەکانە بەرنامێن پڕە لە داخ و ئەسەفەرڵین بەداخەوە بەداخەوە باجارە نەڵێن بەداخەوە جارە بڵێن الحەمدولله ئەم شتە هەیە ئێستا لەو هەولێرە گەورە و گرانە ئەگە بمانێ شانۆگەریەک پێشکەشکەین ینی سەرمان سۆر دەمێنێت لە کوێی پێشکەشکێت چکە قاعەیەکمان هەبوو هۆڵێکمان هەبوو هۆڵی گەل بەداخەوە ڕووخاندیان و ئێستاش بەس چەند دینگەیەشیان دروست کردووە و وازیان لێهینە
بەداخەوە ئەو هەموو زیادگاریەمانە ناوی هەبوو ئەو هەموو شتە جوانمان لە ناوی پێشکەش کردیا وە لە ڕووی هوەریشەوە یەکێک لە هۆڵە هەر باشەکانی کوردستان کە لە ناو شار بوو ئەوە هیچ کاک زای لە ناو شار بوو وها دروست کرا بوو ئەو هۆڵەیە یعنی مانعی مەسەڵ بڵێن دەنگ و ئەوانەی زۆر بە شێوازێکی ئەندازەی زۆر باش بۆ دروست کرا بوو ینی باوەڕ ناکەی لە کاما هوەرمەندی گەورەی شاری هەولێر هەیە لە موسیقی و لە گۆرانی بێژ و لە شانۆکار لەوێن دەرێ بەرهەمیان پێشکەش کردوێت دەبواە ئەوە نەڕوخێ بکرێتە مۆزەخانەیەک زکرایەتی ئەمەوەری ئەمەتیا و دەبا بمینێ بەداخەوە کاک زەیر پەیوەندی هوەرمەندان ناو خۆیانە چۆنە بینیت لە ئێستادایان پێشتر لە ئێستادا بەداخەوە ئەمن وای نبینیم کە وەکو جاران هەبوو جاران خۆشەویستی هەبوو جاران هاوکاری یەکتریمان دەکرد جاران ڕێزمان لە یەکتر دەنا ئاگامان لە یەکتر بوو بەڵام ئێستا بەداخەوە ئەی ئەم کۆکردنەوەی لە ناو دراماکانە خەڵکی هەولێر خەڵکی سلێمانی خەڵکی کۆیە مەسەری ئەمە هەنگاوێکی زۆر زۆر پێکە ئەزمونێکی زۆر جوانە ئەمە هەنگاوێکە بۆ ئەوەی زیاتر لەمەودا بۆ بەرهەمی پوختر و ڕێک و پێ سوودی ئەبێ بۆ زمانێکی گشتی بێگومان هەموو لاجەکان بێگومان سوودی دەبێ و ئەم ئەزمونەش سەر دەکەوێ دوجار ئەم ئەزمونە سەر دەکەوێ دەبی هەمومان هەوڵ دەین ئەو ئەزمونە سەرخەین و پاڵپشتی ئەو ئیشەبین لە ڕاستیا جێی دەستخۆش بوونە بۆ کەناڵانە بۆ تیڤیانێک کە ئەم هونەرمەندانە کۆکەن و لەژە چەترێکە جاگەر کەناڵی دیمەنە ئەگەر کورساتە ئەگەر هەچ کەناڵێکە کە لە هەموو شار و شارۆچکان گوڵبژێرانەکەن یەکێتیشان لە دروستەکەن بە یەکێتی ئەم هێزانە درامای پێشەشەکرێت یعنی هەموو شار و شارۆچکان بۆی دائنیشن ئەو سا جیاوازی لە نێوان میحوەر و دەڤەر و شار و شارۆچکە نامێنە بە یەک چاو تەماشای دراماکە و تەماشای ڕەوتی کوردایەتی ئەکرێت بە بوارەکانی تێکۆشان و ئەدەب و هونەر و هەموو کولتورەکانی گەلەکەمانەوە خۆشەویستانشینەوە خزمەتی کاک بورهان بزانین بەرهەمی سێم کاک بورهان چی ئامادە کردووە وڵاهی برادران جۆرجینا جۆرجینە گۆرانێکی گەڕیانش هەیە نازانم وڵاهی لەگەڵ برادران قسەمان کردووە تر نازانم نەزم باش جۆرجینا ئەی 2014 بۆ شنگال هاوارێکت کرد بەلاوک ئەوە ناڵێ دەمشەو وەڵام من کاک میدیا پرسیارێکی جوان بوو دیارە من لە هەموو ئەو تراژیدی و بەسەرهات و نەهاماتانی کە لەو سەردەمەی ئێستادا بە سەرگەلی کووردا هاتووە من هەمیشە حزورم هەبووە هەم لە لاوچی جەخار دەستخۆش دیارە هەم لە لاوچی شنگال هەم لە دیلانە سەرکەفتنێ لە کۆبانێ تا حمرینی گەرمە دیلان من هەمیشە ئەو کارانم کردووە و بە تایبەتی لاوچی شنگال و لاوچی دیلانە جەخار 17 دقە بوو زۆر لە هونەرمەندان و کەسایەتی و ڕۆشنبیر و ئەوانە ئەو خەڵکانی کە هونەردۆستن حیرانش تووە بیرە نەچێ حیرانش تووە بەڵێ حیران من باسی ئەوە دەکەم یانی خەڵکێکی زۆر دەستخۆشی لە ئێمە کردو کە توانیمانە ئەو کەلتور و فەرهەنگە زیندوو بکەینەوە بۆ شێوازە و وەسپاسی مامەسەچە تۆ دەکەم لێرانەوە حرمەتم هەیە بۆی کەوا زۆر لەگەڵ من ماندی بوو بۆ ئەو کارە ینی خۆبەخشانەکاری بۆ ئێمە کرد دەستی خۆش بێت یاک پرسیادی کە ئاراستاکەن جا بچۆ لای گۆرانی سێمت وەکو چۆن وت باشترین لاوەکبێژ ناتوانم بەس وتی کاوێزاغا لە میان بە دیارترە لە حەیرانە بزین لە نێوان خدر سەعاچی و حەسەن حەیران و حەسەن سیساوە کامیان بە لوتکە ئازانیت ئەو سییانە هەرچیان بخۆیان لوتکەن بەزیاد لای تۆ کامیان بڵندترە لە بینی جارێ حەسەن سیساوە لە حەیرانی نەگوت و سەردولکەیەوە بەڵە سەردولکە بەڵێ ئەوە ناستە قالبی حەیران ئەو ئاوازە چیە خۆی داین ئەو ئاوازە ستایلی خۆیت ستایلێکی زۆر دوورکە و لاوانەوەیەکە مەسەڵ گوێ بدە لە مەسەڵ بڵێن ئەسمەر و مامرۆوانە ینی وەکو تراژیدایەکە بەسەرهاتێکە بەڵام بە شێوازێک دەڵێ کە نایبنین چێتوانی نایبنین مقام بەڵێ مقامەکە بەیاتە بەڵێ بەیاتە بەڵام بە شێوازی گوتیەتی کە خۆی لە ناواقعی بەسەرهاتەکەیە ینی هێندە بە ئەحساس گوتیەتی بەڵام ناچێتە قالبی حەیران بەڵام ئەگەر باسی خدر ساعتی دەچێتە قالبی حەیران بڵێ ئەوانە حەیرانیان گوتووە بەڵام ئەگەر باسی حەیران بکەین کاوێ سەغەجگە لە لاوک حەیرانیش بڵێ
دیسان یەکەمی بۆ ئەوار ناتوانم بڵێم یەکەمێ بەڵام حەسەن حەیران لاو حەیران بێژێکی زۆر چاک بووە لاو چی گوتووە یادی بەخێر سەڵاو بەڵێ مامۆستا ڕەسوول گەردی کەوا بەڵێ حەیرانی چاکی گوتووە دەتوانم بڵێم مامۆستا ڕەسوول گەردی درێژەی درێژە پێدەری حەیران بووە و توانیویەتی کەوا خزمەتێکی حەیران بێژمان زۆرەیە لاوەک بێش وەک بزانیت وڵا بە حکمی ئەوەی کە لاوک وەکو باسم کرد گرافیکەی فراوانترە بەڵێ لاوک هەندێکی ناگات ئێرە لە باکوورە لە ڕۆژئاوا بەڵام مەسێستا ئێمە مانان کاکە میدیا بە حکمی کە سنوورەکەمان نزیکە لە یەکتریوانە مەسە من زۆر چێژ لە زۆر لە لاو گوێژەکانی ئەوێ وەردەگرم لە باکوور لە باش و لە ڕۆژهەڵات لە ڕۆژئاوا ینی گویان لێ دەگرم و تا ئەندازەیەکیش توانی وما کاریگەری مەدرسەی ئەوان لەسەر کاری من کار میدیا من حەز دەکەم تەدەخلش بە موزوعی حەیران حەسەن حەیرانی ڕەحمەتی و ئەو حەیران بێژانە پیاوێکە بوو ناوی عوسمان حەیران بوو بابی عارب عوسمان ئەویش چەند حەیرانێکی هەیە مامسێن چێشکەمان هەبوو بەڕاستی حەیران بێژێک چاک یادیان بەخێر یادیان بەخێرەوانە سومبلی حەیرانی شاری ولێر بوون بەڵێ خۆشەویستان ئەچینەوە خزمەت موزیسیانەکان سەی دەسپەنجان دەکەین جۆلدەین کاکبران دەگرین بە بەرهەمی سێم بە فەرمێت کەرم کات. یاری خۆم لێ زیزە بۆیە حەز لە مەرجینیەی نەو دەکەم یاری خۆم لێ زیزە بۆیە حەز لە مەرجینیەی نەو دەکەم شەوکە بێهۆشم لە تاویە وا مەزانە خەم دەکایم شەوکە بێهۆشم لە تاویە وا مەزانە خەم دەکایم
کوشتەی نووری جەماڵم ماهی تەباونم وەرایی کوشتەی نووری جەماڵم ماهی تەباونم وەرایی چاوەڕێ شادی ویساڵم جانی جاناونم وەراو ڕۆژی جەژنە چاوەڕێتن بێ بە قوربانم بکەی یا لە بەرخوا یا لە بەرخوای یا لە بەر ڕەغمی ڕەقیباوانم مناو یاری خۆم لێ زیزە بۆیە حەز لە مەرجێ نەو دەکایە یاری خۆم لێ زیزە بۆیە حەز لە مەرجێ نەو دەکایە شەوکە بێهۆشم لە دامی وا مەزانە نەو دەکایە شەوکە بێهۆشم لە دامی وا مەزانە نەو دەکایە دەسوودەمتان خۆش بێ سەرکەوتوو بن هەمیشە و دایم دەم خۆش کاک بورهانگیان سەرکەوتوو بن هەمیشە و دایم ئەمە ئاواز هۆنراوەی کێ بوو وەڵا ئەو هۆنراوەیە هۆنراوەی شاعری گەورەی کورد مامۆستا سافی هیرانیە سافی هیرانی بڵێ هەزار سڵاو لە گۆڕی بەڕاستی خەرمانێکی زۆر گەورەی دوای خۆی و بۆ ئێمە و بۆنەوەی داهاتوو جێشتووە بەشی زۆری هونەرمەندانی گەورەی کورد هەل لە مامۆستا سەید عەلی ئەزغەری کوردستانی هەم لە مامۆستای کامگارەکان مامۆستا عەلی مەردان مامۆستا تایر تۆفێر مامۆستا ڕەسوول بێزارگەردی ئێمەمانان هونەرمەندی تریش هەیە ینی گوزەری بەناو شارەکانی مامۆستای گەورە و شاعری گەورەی کورد سافی هیرانی کردووە جا ئەوە شعرێکی ئەو بوو ئاوازەکەی کۆنا لە تەچێ و لە خانەقا و ئەوانە گوتراوە بەڵام ئێمە توانی ومانە دەستکاریەوە بیبژێن بۆ دەستان خۆش سەرکەوتوون هەمیشە و دایم بەر لەوە بچینە خزمەت کاک زایر با باسی کەم پەیمانگای بکەین پەیمانگای هونەرە جوانەکانی لاوک کە دوو بەش لە خۆی ئەگرێ هۆبەی مۆسیقا لەگە هۆبە شێوەکار بیرت کردوتەوانێ بەشی شانۆش دامەزرێنی لەو پەیمانگایە کاکە میدیا تەمان من یەکەم کەس بووم لە عێراق و هەرێمی کوردستان کەوا دەست پێشخەری دامەزراندنی ئەو پەیمانگایم کرد بەڕاستی حەز و خولیا و ئارەزوێکی لە مێژینەم هەبوو بۆ ئەو کارە پەیمانگایەکی هونەریە هەبێت ئەهلی بێت ئاهلی بێ و وەکو ئەو پەیمانگایی کە بەیانیان هەیە 5 ساڵ دەخوێندرێ شەهادەی دیبلۆمی لێ وەردەگیرێ ئەم ساڵی دێممانە لە و بەشی زۆری قوتابیان و خوێنکارانمان لە پەیمانگایە لە کۆلیژی هونەرە جوانەکان ئێستا لە قۆناغی چوار و قۆناغەکانی تری زانکۆیەکانی تری هەرێمی کوردستان دەیخوێنن ئێمە بیرۆکەی خوێنکارەکان ئامادە ئاکەی بۆ وەرگرتیان لە پەیمانگاکانی بەڵێ دوای پۆلینۆی بنەڕەتی دوای پۆلینۆی بنەڕەتی وەک دەبێت ئەو 4 ساڵی پەیمانگار بخوێن دوای ئەوەش ئێمە دوای پۆلینۆی بنەڕەتی کە بڵین شەهادە 3 متۆستی هەبێت دێتە لە ئێمە 5 ساڵ دەخوێندرێ داگە دەرچ و شەهادەی دیبلۆم لە وەزارەت دەچی بۆ ئەکادمی دەچێت ئەکادمی ناچێت پەیمانگای دەچێتە کۆلیژی هونەرە جوانەکان و ئیدامە بە خوێندنەکەی پیرۆزە سەرکەوتوو بن نەمیش سپاسەکەم دیارە ئێمە بیرۆکەی ئەو پەیمانگایە دەمێک بوو بەڵام ئیتر ینی زروف و زەمن ئەوە نەگوزەراکەوە ئەو کارە بکەین بەڵام لە بەهیمەتی چەند ئازیز و خۆشەویستێک و برادێک توانیمان ئەو پەیمانگایەدا بمەزرێنین و ئێستا یەکێکە لە پەیمانگا دیارەکانی هەرێمی کوردستان و نەک بڵێم کە من دیارە کادێر و مامۆستای باش بەڵێ ستافێکی زۆر باشمەی کاکزایر شاید حاڵی بەڵێ خۆم خاوەنی پەیمانگاکەم و ستافێکی ئیداری و بەڕێوەبەر ئەوانەمێ پەیمانگاکە بەڕێوە دەبن بۆ پرسیارەکەی جەنابی شت کە پەیمانگەکەمان تا ئێستا دوو بەشیە بەشی مۆسیقا و بەشی شێوەکاری
بۆ بەشی شانۆمان نەکردوەوە بەشی شانۆ تەمان کاک میدیا کردنەوەی هەر بەشێک کۆمەڵک پێداویستی تایبەتی خۆی هەیە هەم لە بەشی شانۆ هەم لە بەشی مەسەدوا شانۆش درامای هەیە و بەشەکانی تری هەیە و ئێمە بیرمان لەو کردو هەتا بەشەکانی تر سینەمای ئەوانە بەڵام عەرەب دەڵێ ئەلعین و بەسیر وەلێ دوو قەسیر ینی وەزعەکان لە وەکو پێویست نییە کە بتوانین ئەوانە بکەینەوە دوایە بۆ بەشی شانۆش بەڕاستی لێت ناشارمەوە خەڵکشی زۆر کەم تامەزرۆیە کە بێ لە بەشی شانەوە بخوێنی یعنی تۆ ساڵانە دوو کەس سێ کەس دێ بۆ پەیمانگە دەڵێ حەزم لە بەشی شانۆ دەخلەکەی ئەوە نییە بۆ سڵێکی زۆر لەسەرمە پێدا ئەجینا فراغێک زەنابەت بخۆت لەو شارەکەی لە سوودەکەی زیاتر بەڵێ زۆر بەڵام کەم سوودەکە ئەگەر تەمان ڕێ بداتون و وەز و گوزران باش بێ ئینشاءالله بیرۆکەی ئەومانەیە کە ئەم پەیمانگایە فراوانتر بکەین و ئینشاءالله داهاتوێکی باش ئومێدی سەرکەوتنێکی زۆر مەزن بۆ جەنابتان کاک بەرانجان هەمیشە و دایمە نمونەتان زیاد بێت وەرۆ پێشن ئینشاءالله کاک زاهیرجان یاخوا بە خێر بیت قوربانیدەوە سوپاس چیان بە کاک عەلی ئەحمەد وتبوو وڵاوە لە درامایەکە بێکەوە بووین لە لادەیەک بووین باشە خەریشتە نوێنەگرتن بووین وەختێک گوتیان جەماعەتی تەلەڤیزیۆنێک نازانم چێ بوون تەلەڤیزیۆنێک بوو کچێک و کوڕێک بوون هاتنە خوارە کامریان دانا و گوتیان باوە جاری کاک عەلی قسەی بکە باسی درامایەکە و باسی ئیشەکەمان بکە و چۆنە و چۆنێ و وازحێکاتن وەختەچی کچەکە پەیامنێرەکە کچ بوو پرسیارێکە گوتی زەحمەت نەبێ خۆ بناسیێنە بەبینەرە گوتی بابە تازە پاش 50 ساڵی تازە خۆم بناسیێنم گوتی ئەگرە کامرێتان ئەگرم بڕۆ خۆ حافیزتان بی دەبایە بیوتە چاوپێکەکەتون ناکەم مەزانین بۆ مسلوبە لە پێی بتە ئەزانی بۆ ئەو ژەوی بۆ خوانێ ئەوای بتە یا من خەڵکی ئەم وڵاتە نیم یا تۆ خەڵکی ئەم وڵاتە نی لەبەر هەشکای میکان خەڵکی ئێرە نەبین بەکەڵ نایە چاوپێکم بڕۆ حافیزی بێ جا کاک میدیا بۆ ئەوەیە من تەمان هاتنم بۆ بەرنامەیە وەکو باسم کرد سێ خاڵ هەیە بەڵێ کاک زایریش پێم وایە هەمان ئەوەیە یەکێکیان ئەو پرسیارێکی ئێستا ئەو قەولەی کە کاک زایر باسی کردو تۆ تەواوکەری هینەکەت کرد من هاتووم بۆ بەرنامەیە لەبەرەوەی تۆ پێشکەشکاری بەرنامەکەی خۆتە لەبەرەوەی مێژوویەکی باش تێ لە بواری گۆرانی مۆسیقا و ئێمە ڕەفیقی چلووردەیەک ساڵ بەلێستان و شارەزای کار و پەیوەندی کۆمەڵایەتیەکان و کار و نەریەکانی یەکترین و ئەزانی من چیم گوت و چیم نەگوت و من چێم و چێنیم و دەست و پەنجەی ڕەنجینی ئەو برادران و ستایلی بەرنامەکە بەڕاستی وای کردووە بۆیە گرینگە ئەوەی کە پێشکەشکاری بەرنمەیەک بێ بزانێت چۆن پرسیار دەکە بەرامبەرەکەی چیە جابا من شتێشکەشت بۆ باز بکەم لەگەڵ تیپی مۆسیقای سلێمانی بامەسەراتە خۆش بم کاکارۆن حوزوری هەیە لێرانە ساڵی 2000 لەگەڵ تیپ مۆسیقای سلێمانی سڵاوم هەیە بۆی هەموو برادران و مامۆسان و قەرداغی و کاکزانە و هەموو برادرانی مۆسیقا کە خزمەتێکی زۆر باش ئێمەیان کردو ئەم کاک سەرکار عەزەت و کاک سەباحی سەنتور و سامان و ئیتر برادرانیەوەی کە ناوم لەبیری نییە نازم بەرنمەیەکمان هەبوو فستیڤال بوو شتێکی وا بۆ نیە کاکاروان من شتێکم ئامادە کردبوو مەقام کوردێکم ئامادە کردبوو کە لەو فستیڤالە و گۆرانێک بڵێم ئیتر پرۆڤەمان کردو جە ڕاپۆڤە و کۆتایی هاتووە هاتمە سەر شان و ڕاوەستام و ئەم نازانم زانای مەحموودی هەژار لەگە برادران تەستێکی کردو گوتبی ئەو گۆرانی کە پرۆڤەمان کردووە ئەوە لێمەدەن حجاز کارێک وەخت خۆی گوتمە یادی بخۆی لەگەڵ مامەسە سەید ئەحمەد ساڵی هێشتا و دوو نەشمین لەشمین پرۆڤەی ئەویان کردبوو ئەمەش ئاگام لە هیچ شتێک نییە وڵاتمە سەر شان و ئێستا ئێوە هونەرمەند فلان وڵا نیان گوت دیارە پێیان گوت بە باسی بەرهەمەکەم مەکە وڵا چونە سەر شان و بە حسابێ کە گۆرانی بڵێ وڵا دیتم گوتم زانە گوتم کاکە ئەو گۆرانی ئەو نییە پرۆڤم کردی گوتی ناهەوە گوتم مامەسان بەر ئەو گۆرانێنە گوتی ناهەوە گوتم برادرە کاکە ئەمە کەی پرۆڤی ئەو بەرنامەم کردی ئەو گۆرانم کردی گوتیان کاکە ئەو گۆرانەیە ئەتو خەون دیتێ گوتم ئەو گۆرانەیە گوتم دەلیدا بەسازە ئەو نەشمینم جوێ بۆ نازانم تەلەڤیزیۆنی کەرکک بۆ بەڵێ ساڵی 82 بۆ 3 شتێکی سۆڵ ئامادەکردنی کاری مۆزیک حرمەتم هەیە بۆ گۆڕەکەی مامۆستا سەید ئەحمەد بەرزنجیە خزمەتێکی جوانی گۆرانی مۆسیقای کردیە ئەکتیڤ و بەڕاستی شارەزا زۆر گۆرانیش و عەرەبەسپان کردووە باگی ئەو سۆڵێش ئەوەی هەیە کە خەڵکی ناسێتەوە بەڵێ کاری جوانی کرد مام خۆشەویستانشینە خزمەتی کاک زایر جان کۆتا بەرهەمی تەلەڤیزیۆنیتان زنجیرە درامای سەمەرە بەندەشی تیا بووە گۆرانی بێژ بەشداریم کرد چاو ماچەکەم
حەزەکەم لەسەر ئەو درامایە شتێک بڵێ چیت هەبێت وڵا سەرەتا حەزەکەم سوپاسی بینەران بکەم چکە بەڕاستی بۆ ماوەی چر حەڵقا لەگەڵمان بوون ڕاستانیان دەداین ئەوەی دەیدیت دەستخۆشی لێ دەکردین پێیان جوان بوو ئیشێکی جوان بوو بۆ مانجی ڕەمەزانیش دایمەن نەدەکرێت کۆمیدی بابەتی یعنی ئاسان بچێتە ناو دڵی خەڵک ئاسان بستە بەرچاوی خەڵکو بیبینێ درامای سەمەرە پاش دابڕانێکی زۆری هونەرمەندانی درامی لە برینی کوردی هات چەند ساڵێکە دراما تاکاگە کرابێژ ئەو سەرکەوتنەی بەدەستێناوە کە درامامان کرد بە بڵێن بە ڕێگای ناوەندی هوەری زەنێ و دەستگای میدایی کورسات تەمان برای خۆشەویستم کاک فار عەبدوڵڵا ڕۆژنامەنووس دەورێکی باڵای هەبوو لە کۆکردنەوەی ئەو هەموو هونەرمەندە لە سازدانی ئەو هەموو هونەرمەندە بۆەوەی بتوانین ئیشێ بکەین بەدڵی جەماوەەر بیتن ئیشە کەشمان مادی بوونێکی بینەران دەزانن جەنابەت دەزانی ئەو کاتێک بەفرێکی زۆر لە شاری سلێمانی دەباری ئێمە لێرکوانە خەریکی تۆمارکردنی ئەو درامایە بووین ئەم چەند ساڵ حەزم دەکرد ببینم بەفر دەباری و ناو بەفر بم ئەو ساڵ کە هاتم ئەو بەفرم دیت بەڕاستی زۆر ئازارماندی ئەوە هاتە بەرهەم کە هاتە بەرهەمیش ئەمە ئەو هەم پاژە هەموماندی بوونەوەی و ئەو هەموو سەرکەوتنە جوانە و ئەو هەموو دەستخۆشێک کە لە بینەران بۆمان دێتن و ئەو هەموو پەیجا دەستخۆشیمان لێ دەکەن و بڵاو بۆتەوە ئەوە جێگەی شانازیەوە فەخری پێدا هاوکاری هونەرمەندانیش بڵێن شاری سلەیمانی و شاری هەولێر و هەڵەبجە و کەرکووک و پیرە مەگرون و کاک ئومێد کەمال کە نووسیبیە و هەمومان دەستمانە ئەو جوانە ئەو خۆشەویستە وای کرد کارەکەمان پرۆژەکەمان درامایەکەمان سەر بکەوێتن ئەوەش جێگەی شانازیە و ئەمن لێرەوە چاوی بینەران ماز دەکەم کە دەمانگەنێ هانمان دەدەن کە دەمانگەنێ پیرۆزباییمان لێ دەکەن ئەوەش جێگەی شانازیە هەمیشە دایم نمونەتان زیاد بێت کاک زایرجان ئێمە میوای تەمەنی گرێشتان بۆ خوازیین ئینشەڵڵا بەردەوام بن لە بوارەکانتانە خۆشەویستان بۆ خۆتان نەزان هەرجارە بابەتێک ئاماداکەم بۆتان ئەگەر بەری دڵ بگرێت ئەگەر ڕزامەندیتان لێبوو من سوپاسان دەکەم ئەگەریش نەچووە هەزرتانەوانەیە ئێوەش بە گەورەی مان بەخشنگلەیمان لێ مەکەن ئەم جارە بەرگەیەکم ئامادە کردووە ئایا هێلکە لە مریشک بووە و یان مریشک لە هێلکە بووە ئەمە زمانێکە خەڵکێکی زۆر سەری پێوەی دێشێت بیر دەکاتەوە ئایا لە پێشا هێلکە بووە یا مریشەکە بووە ئەگەر هێلکە هەبووە هێلکەکە لە چی بووە لە مریشەکە ئەی مریشەکە لە چی بووە دیسان لە هێلکە ئەوەی کە من پێی پێ بەم لێرەیە ئەمێ ئاشکرایکەم ڕەنگە بۆ چینەکەش و سەد نەبێت بەڵام ئەکووتم بە گەوریمان بەخشن ئەگەر کاڵ و کرچیەک بەم بابەتەوە هەبوو بە منطقی عەقلی لەگەڵ نەقلی ڕەنگە دیار بێ کامیان لە پێش کامیانەوە هەبوون بە منطقی عەقلی جارێ هەموو شتێک بە زیندوێتی هەیە یەتە بەرهەم بۆ مردن قەشتێک بە مردوویەتی نەهاتووە نەسروشت نا خالق نەیخڵقانوە مردوویەک کا بە زیندوو دایمە زیندوویەک ئەکاتە بازاڕی ژیانەوە بۆ مردن بزانین هێلکە لە مریشک یا مریشک هێلکە بووە وەکو باسی زیندوو بانکە لەگەڵ مردوو ئەگەر هێلکەیەک دانی لەگەڵ مریشەکە بەردێکیان تێگری هەڵبەت مریشەکە ڕاکە لە بەرەوە هێلکەکە حیوێتێکی تیای نێجارە نەبۆتە جوجەڵە هێلکە یا دەشکێ یا دەیخۆن بە کوڵان بێ لە ڕۆندا بێت ویان دەیخەنە ژێ مریشێکیان دەواجن هەڵدێنە کاو بجارێ هێلکەکە مردووە مریشکەکە زیندووە خوای گەورەش کە خالقە و مەخلوقی بەرهمێناوە باز لە بنیاتی زیندوەکانەکە کە بۆ مردن خەڵقیانەکە لە ئاەتێکی قورئانی پیرۆزا فەرمێ وەجعلنا من الماء كل شيء حي هەموو شتێکی زیندومان لە ئەو دروست کردووە هەموو شتێکی زیندوو قەت باسی ئەوەی نەکردو لە قورئانە بڵێ مردومان دروست کردووە بۆ ژیان دواتر بۆ مردن لە ئادەمەوە بگرێت تاکو خاتم مەبەستم پێغەمبەری ئیسلامی صلی الله علیه و سلم خاتمی بەشەرکە کۆتاییە دوای ئەو کەسێک لە دایکە بێت دنیان کۆتاییە ئەمە بەڵگەیەکی نەقلیەکە وتم نەقلی و عەقلی نەقلەکە لە کتوبی سەمایی وەرگیراوە حتا ئەوانەی کە باوەڕیان بە دینی ئیسلام نهێناوە لەسەر دینی خۆیان ماون دینی تریشەیە کە پێغەمبەریان هەبووە لە پێش ئیبراهیمیش بگەڕین بۆ سەردەمی نوح کاتێکە ئەو پێزانە لەسێ حەزرەتی نوح کەشتەکەی پڕەکە لە بوونەوەرەکان لە هەموو جنسێک نێرومەیەک سەرەخات
حەزەتی نوح کەڵەشێرێک و مریشێکە هات ناو کەشتێکەوە نەک هێلکەیەک یا دوو هێلکە بەڵام ئەم دوانە چکم هێلکە پێویستی بەوە هەیە کە مریشێک لە سەری کڕکەوێتی جاڵی بێنێ بەم منطقی کە من بیرم لێ کردوانێ هێلکە لە مریشک بووە مریشکیش یەکێکە لەو مەخلوقانەیەکو ئینسان بۆ یەکەم جار کە باری تەعالا دروستی کردەوە جعلنا من الماء كل شيء حي سپاس بۆ هەموو لایەک ئەچینە خزمەت کاک بورهان بزین کۆتا بەرهەمی چییە ئەم شەو ئامادەی کرد بێت زۆر دڵم شکاوە ئەلەم ڕۆژگار و سەردەمایە زۆر دڵم شکاوە ئەلەم ڕۆژگار و سەردەما و هەست و سۆز و خۆشەویستی بەتەنیا وشەی سەردەما مردن لە زیاتی ژیانە و ڕەشبینی لە جێی گەشبینی مردن لە زیاتی ژیانە و ڕەشبینی لە جێی گەشبینی خۆزگەم بەوانەی زوڕۆیشتن ئەم ڕۆژگارەیان نەبین خۆزگەم بەوانەی زوڕۆیشتن ئەم ڕۆژگارەیان نەبین ئەرێ ئای 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 ئەرێ گیانە مردن لە زیاتی ژیانە و ڕەشبینی لە جێی گەشبینی خۆزگەم بەوانەی زوڕۆیشتن ئەم ڕۆژگارەیان نەبینی هەواڵێکی خۆش نابیسی هەواڵێکی خۆش نابیسی جگە لە خەم و ژان و گریایان بە ناشکوری نەبێ خودایەکەی بەمە ئەڵێن ئای ژیانە زۆر دڵم تەنگ بووە و ئەلەم ڕۆژگار و سەردەما و هەست و سۆز و خۆشەویستی بەدنیا و شەی سەردەما ئەرێ ئای
نابیسی جگە لە خەم و ژان و گریان بە ناشکوری نەبێ خودایەکەی بەمەڵێن ژیان باوەشی پڕ لە درۆمان بۆ یەکتری ئەکەینەوە باوەشی پڕ لە درۆمان بۆ یەکتری ئەکەینەوە بەڵام کە پشتەکەینەیە ئاو لێک ناخۆینەوە زۆر دڵم شکاوە ئەلم ڕۆژگار و سەردەما هەسوو سۆز و خۆشەوی ستی بەتەنیا وشی سەردەما ئەیەرە یار ئەیەرە یارە یارە یار
ئای بەخێرێنەوە دەست و دەمتان خۆش دەست کاک بووە کاک بورانجان هەمیشە و دایم سەرکەوتوی بیت زۆر هەمیشە سپاس زۆر سەرکەوتوی مەمنون ئینشەڵڵا. سپاس دەکەم دەست و دەمت خۆش بێت. خۆش بێخۆ کاک میدیا ئەو مقامێکە گوتم تێکستەکەی ئی کاکاوە حوسێنی شاعیرە ئێرە گەنجێکی تازە پێگەیشتووە لە هەولێرە یا لێرە یا واللهی پێما لە لای کەرکووک و ئەو شوێنانێ من سەرکەوتوی بێ هەمیشە و دایم. بە شتێکی جوانە لەگەڵ واقعی زانین چی ئێستا میردە کۆتۆکا و شارە دەخوێنەوە بەڵێ باس لە نەهامەتیان ناکە ئەم خەڵکە بۆچی دوورڕوو بووە بۆچی ڕوبەڕوومەتە دەکا و باڵا نایگرێت لە پشم پاژملەش بەرخەنجدات چوارینەیەکی هەجوم بیرکەوتوانی شاعیرە دەرینەکانی خۆمان کاڵێ لێم مەپرسە گەر کەسی ساغت دەوێ وەرە پێت نیشانم 100,000 گەر خوڕم ساغت دەوێ ئەمە لەوە چوانێ و تێکسم لەوە بینیوانە کاک میدیا شتێشکە هەیە لە گۆڕێ ئێستا مەسەد بڵێن لەوە هەمومان لە واقعێک دەژین لە کەلتور و فەرهەنگێک دەژین یعنی برا لەگەڵ برا خوشێک لەگەڵ خوشەی ئەنێل باب و کوڕی لێ بترازە و داک و مسڵ بڵێنەوانە تەماشا دەکەی کەسی نزیکتە ینی هەر شتێکی بۆ دەکەی دۆستە ڕەفیقە برادەرتە هەر شتێکی بۆ دەکەی بەڵام ئەگەر شتێکت بۆ نەکریان حاڵەتێک شتێک دوو و دەزانی هیچت بۆ نەکردو و پاش من لە 1000 جارە 999 لەگەڵ یابە لەگەڵ جاران ناتوانین لەگەڵی بیت کاکە من لە تاڵی سوێری ڕۆژگارە لەگەڵ تابووم عشقی دێرین لامەدە بۆ عشقی تازە منی ژوێری ئەو خەیاڵم کە بۆی وێڵی دار و بەردیش لۆمە دەکاگەر بێوەفا بیت کارەتی سفریەک ئاگەر جارە بۆی نەبیت وانە؟ ئیمامی عەلی فەرمیوەتی الأقارب كالعقارب لا تقارب أقارب يعني كسوكار نزيككت عقارب يعني دو بشكان أبنا بدو بشك لا تقارب نزيك ما برو الأقارب كالعقارب لا تقارب من لەگەڵت بووم لە هەموو زەحمەتەکانی ژیان لەگەڵت بووم دا ئەو شارە بەڕاستی تعبیر لە واقعی ئێستا دەمت خۆش بێت ڕاستەکەم دەست و پەنجەی برادران ئەچینە خزمەت کاک زایر عەبدوڵڵا خدر وانە جانە تازار ناسین لەبەر کردو تەواوی کاک زایر جان ئەو ڕۆمانەکەت بەڵێ ڕەحەتە لقم ڕەحەتە ئەمە چۆن چاپی دەکەیت سپۆنسەر کێیە ڕۆمانەکەت بە زۆر بە خێرایی یەکە بزانین ئاماژی بکەین ناوەڕۆکەی باز لە چیە کات کاکە میدیا بەر لەوەی باسی ئەو ڕۆمانە بکەم حەز دەکەم باسیەوە بکەم بڵێم بواری هونەریمان بواری ئەدەبیمان هەموو بوارەکانی ژیار دەبی ڕەخنەی تێدابی ڕاستە ئەگەر ڕەخنە نەبێ ئەمە سەر ناکەین ئەمە دەبی ژێلەوانە بگرین کە ڕەخنەمان لێ دەگرن بەڵام دەبێ ڕەخنەکە بە هەناسێکی پاکبی بە نەفەسێکی پاک بێ تۆ نابی بەرهەمێک دەبین ئێستا و گۆرانێمان لە کاک بورهانی ژێرێ بوو نابی زەربەشی لێدەین دەبی بڵێن ئەوە لایەن ڕووناکەکەیتی ئەمەش لایەنە تاریخیتی هیوادارین لایەنە تاریکەکە ڕووناک بێتەوە بۆ جارێشکە بۆ ئیشی ئایندە و بەرهەمی ئایندە حەزم لێیە ئەو برادرانی کە ڕەخنە دەگرن بەو نەفەسەیش بکەن ئەمەش ڕوخێنەر نەبی ڕوخێنەر نەبی بنیاد نەربیتن وەبی ئەمە بتوانین بەردەوامی لەسەر کارەکانی خۆمان و ئیستفادەی لێ بکەین ڕەخنەکانیان بە نسبەت ڕۆمانەکەش ئەو ڕۆمانە تەمان ئەو ساڵ نووسیما خانەی ئاشتی هەیە لە هەولێری ئەوان سپۆنسەرینە ئەوان چاپی دەکەن ئێستاوە لە ژێر چاپە باسی کوڕێکی تەیراوە دەکات تەمان زۆربەی پاڵەوانەکانی خەیاڵی خۆمە خەڵکی تایە کە ژیاوە لە تەیراوە و لە هەولێر ژیاوە ئەوانیشی تایە بەڵام زۆربیان خەیاڵی خۆمە و دروستم کردووە ئیشاڵە لە ماوەی 2 هەفتەی تر دێتە بەرهەم کە هاتە بەرهەم ئەمە لە شاری هەولێر مەراسیمێکی ناسانی بۆ دەکەین هەروەها دێنە شاری سلەیمانی خۆشەویستیش لێرەش مەراسیمێکی ناسانی بۆ دەکەین برادەران دەیبرن ئینشاڵڵا ئینشاڵڵا بۆ ئومێدی سەرکەوتن بۆ جەنابە هەروەها شادبوونی دیدە و سۆمای چاوانی خوێنەر بۆ و بەرهەمە بە چێژ و پێزە وە چاوەڕێ بەرەمی تریشی دەکەن ئینشاڵڵا ئەگەر شتێکتان ما بێت دواوتەیە چان هەبێت بۆ بینەران ئەمە سوپاسی تۆ دەکەین سوپاسی ئەو موسیقی جوانانە ئەو خوشکوبرا بە ڕێزانە و سوپاسی بینەران دەکەین کە تا ئێستا لەگەڵمان بوون هیوادارم دایمەن لە ساغی و سەلامەتی و سەرکەوتندا بن ئێمەش زۆر بە گەرمی سوپاسی تۆەکەین و زۆر مەمنونی جەنابتین کە هاتی بۆ ئێرە چاو ماچین کاک زاریجان کاکە بورانجان توی چت ماوە وەڵام من هەرەوەندا ما سپاسی زەحمەت و ماندی بوونی هەموو برادران و ئەزیز و خۆشەویستان دەکەم ئەلێرەدان ئەگەر لە کارە هونەریەکانیشمان کەم و کوڕێکە بێ دەبی بە گەورەی خۆیان بمان بەخشن چونکە بەڕاستی
ئێوە خۆتان شاید من بۆ ئەو بابەتە جەنابەت ئەوەی ئێستا بەشی زۆری ئەوانەی کە ئێستا کاری هوەری دەکەن دەتوانم بڵێم بەرهەمێکی هوەری یاخود گۆرانیەک بە 15-20 ڕۆژکەی میزاجی یان نەبووە یان وایە یان لە فلانجێ ئەوە ڕشکەوە ئەوە دانێ ئەو کۆپلێ دەبێ بینەرەکان بزان ئەم بەرنامانە لایڤن ئەم بەرنە ڕاستەوخۆ 4 گۆرانی 5 گۆرانی 6 گۆرانی دەڵێت لە شەوێکە لە دانیشتێکە نەک لە شەوێکە لە دانیشتێکە ینی بە تەبقەی جۆرا و جۆر ینی بەڕاستی ئەوە ینی کارێکی ئاسان نییە زەحمەتە زۆر گۆرانی ستۆدیۆ نییە مەسەن ئەمڕۆ کۆپلێت تەزیلکەی شەوێت کۆپلێکتر بڵێت دەبێت بزان کە هوەرمەند چیە و ئەوانەی کە خزمەتی گۆرانی مۆسیقای کوردی دەکەن چیە و ئیتر کاری هوەری کارێکی زەحمەتە و کارێکی پیرۆزە ئەگەر بە جوانی و بە گەورەی وەریگری دووبارە من سوپاسی هەموو لایەک دەکەم و سوپاسی زەحمەت و ماندووبوونی برای عزیز و خۆشەویستم کاغ عەبدولغەفار کەوە زەحمەتی چێشێ لەگەڵ برادەرانی مۆسیقی و ئەو گەنجە جوانانە و جەنابیشت من شتێکم نییە و ئێمە سپاسی هاتتانەکەین هەردوو بەڕێز کاک زایر کاک بورهان گەوریان کردین ئەم شەو بەڕامەکان جوان کرد ڕازانیانەوانێ ئازیزان خۆشەویستان بینەرانی کەناڵی دیمەن بە بەرهەمێکی بەندە کۆتایی بە حەڵقەی پرۆگرامی ئەم شوێنین پرۆگرامی ئاوازی ما لە کەناڵی دیمەنەوە و یان لە دیمەن تیڤیەوە کە هیوادارم هەمیشە و دایم ئەمە میوانە ڕەزا سوکەکان بین میوانێک بین ڕەزا تاڵ نەبین ئەگەر کەم و کوڕیەک گوزەرمان کرد بە سەریاوە نەمان بینی چاو بۆ خۆی هەموو شتێک دەبینێ بەڵام خۆی نابینێت چاو هەموو شتێک دەبینێ خۆی نابینێ ئەمە ڕەنگە هەست بە کەم و کوڕی بەڕامەکە نەکەین ئەگەر پێشنیار و تێبین و ئامۆژگاریتانە بێ ئەی خەمەسە گلێنەی چاوەشینەکانم هەتا هەڵپێکی تر بە خواتان ئەسپێرین خواتان لەگەڵ شو دي زي باغوانا
بشو خوي زردارك نظم روشي بموضو نظم روشي بموضو سحر قصابه لبد شوقي بيانك ليكو موقي للدرس شمها يوم قربانك شمها يوم قربانك عيل منو عيله عيل الشيريني خسروا عيل منو عيله عيل الشيريني خسروا شودي زي بغوانا لا يكتزواني بشو خويني بيزور دارك نازل بروشي بموضو نازل بروشي بموضو بسر كم سرانت ميل بين مزوان البسر كم سرانت سلطان باوشي انا مكان بزول في فريشان وقاسك وزردك نور بدر نزردك رجال نور ناتسي لخبشي حزردك فربتيري من جاي دلاو كل دردك جرجي قايمي دري كاتب تيري